لە ساڵی 2008 لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کات ئەو ڕێگای لۆمە چا کرد، بەڵام کەموکۆڕی ئەو ڕێگەیە چ بوو ئەوە بوو لە هیچ لە مێژووی دنیا لە هیچ جیهانێک نەبووە پڕۆژە بەر لەوەی لەلایەن حکوومەتەوە وەربگیرێ سیانەی لۆ بکرێ. ئەو جادەیە بەر لەوەی لەلایەن حکوومەتەوە وەربگیرێ سیانەی لۆ کرا، کەواتە لە بنەڕەتدا پرۆژەکە بە سەقەتی و بە کەموکوریەوە جێبەجێ کرا. لۆی ئەو کاتی هەرچەند هەوڵماندا بێسوود بوو هەوڵەکان، پرۆژەکە بە هەر هۆیەکبی بە هەر کەموکوڕیەکبی پرۆژەکە وەرگیرا لە کۆتایی، بەڵام هەر لەو ساڵی پرۆژەکە وەرگیرا کە باسم کرد تازە گوتم بەر لەوەی وەربژیرە سیانە کرێ ئەو پرۆژە کە ئەوە لە دنیای نەبووە. لە دوای وەرگرتنی پرۆژەکە هەر ڕاستەوخۆ لە دوای چەند مانگێک ئەو جادە تێکچوو ساڵ بە ساڵ خەراتر هەتاوەکو ئێستا ئەیبینی بەو شێوەیە. باوەڕکە ئێستا کە میوانەکە دێتە ئەو گوندەی شەرمی لە خۆکەوە لە ڕووی میوانداریەوە ئەمە کە کەسەکە دێتەکنێ شەرمی لە خۆکەوی، یعنی ئەو ڕێگەی ئەرێ کاکە و ڕێ لۆیە کاکە چا ناکرێت. لۆی ئەمن داواکارم لە لایانی بەرپرس، ئەوانەی خۆیان بەرپرس ئەزانن، لایانی کەمێک بتوانن قەرەبووی ئەو گوندانە بکەنەوە کەوا ئەوەی کراوە سەتایەکی ئەوەی نییە کەوا پاداشتی گوندنشینان و ئەو خەڵکی ئەو گوندانە بدرێتەوە بەگشتی لە هەموو ناوچەکان. ئەوە گوندی لێڕەمیرە سەر بە ناحیە غەلیفانە کەموکۆڕێکە ئەوەیە جادە نییە، جادەکە کە دروست کرێ هەر لە بیدایەتی بەفشە دروست کرا. ئێستاش ڕێگاوبانەکان زۆر نەخۆشن، بێ ئاویە، ئاو نییە. ئەو 5-6 ساڵە بیر لێ دریالەکانی کۆلچێ ئاوە کاروچی خۆیە. یعنی گوندەکە هیچ لایەنێک هیچ لە حکوومەت کەس خۆ یان لێ ئەوە ناکە، یعنی سەرپەرشتیە گوندەی بکە و خۆ بەخەم بکە و لۆ ئێمە داوا لایانی پەیوەندیدارەکەم بەڕاستی ینی بێنە سەرخەت لەبەر ئێمە تا ئێستانی بێدەنجیمان هەڵبژاردوو بۆ مانای نەکە ئەمە ڕازین بێدەنجیمان هەڵبژاردووە نا، بەڵام لێرە بەدواوە بەڕاستی بێدەنجی ئەشکێنی تیتر قبولمان نییە و ئەبێ لایانی پەیوەندیدار بێتە خەت و کار لەسەر ئەو پرۆژانە بکات تیتر قبول نەکە، ینی پرۆژەکان جیاوازی لە نێوان شوێنێک لۆ شوێنێشکە بکرێت. هەمویان هاوڵاتی ئەم نیشتیمانن بە هەموو ڕەنگەکانەوە بە هەموو دەنگەکانەوە، هەمویان خەڵکی ئەم شارن، هەمووشیان قوربانیاندا کوردن لە وڵاتێشتر نهاتون، بۆیە ئەوانش مافی خۆیانە داوای مافی سەرەتایی خۆیان بکەن و داواش زارێشکە لەلایەنی پەیوەندیدارەکەن و بەتایبەتی بەرپرسانی شاری خۆمان شارێک خۆشەویستەکەمان خەلیفان بەڕاستی ئەوان ئەگەر نوێنەرایەتی خەڵکی خەلیفان ئەکەن ئەبێ بەڕاستی بە فعلی نوێنەرایەتی خەڵکی خەلیفان بکەن، لەبەرەوەی نوێنەرایەتی کردن ئەبێتەوە بچی شەڕی خەڵکی شارەکەی خۆت بکەیت، ئەبێ بچی لەسەری خۆت لەسەری خۆت داوای ئستحقاقی شارەکەی خۆت بکەیت. نوێنەرایەتی هەر ئەوە نیە ئەم لە پشمێزدانیشم و قسەی گەورە بکەم، بەڕاستی نوێنەرایەتی بەوە ئەکرێ تۆ بێی بەمانای کەلیمە خزمەتکاری خەڵکی شارەکەی خۆت بی، بەمانای کەلیمە بچی دیفاع بکەیت لە خەڵکی شارەکەی خۆت، لەسەری خۆت شەڕی خەڵکی شارەکەی خۆت بکەیت. بیر بۆ چوونی جیاواز ئەمە زاڵە و هەر کەسێکیش نکۆڵی لەوە بکە. من یەکێکم لەوانە هەر چێک دێنن لایانی بەرامبەر دێ من مێزگریان لەگەرەکەم لە هەر کەناڵێکی ئەوان پێیان خۆشە ئەوان بابێن داتاکانی خۆیان بخەنە ڕۆ، منیش داتاکانی خۆمە خەمەڕ و بە بەڵگە لۆیانە سەلمێنم کە ئەم شتە زۆر بەزەقی لە سنووری خەلفان هەیە، شتێکی زۆر ناشیرینیشە بەڕاستی. لۆیە ئەگەر ئەمە دەلیلە لۆ ئەوەی کە ئەمڕۆ چارەنووسمان لە بەغاچۆنە بزانە، ئەمە نیشانەی یەکنەگرتنمانە. میلەتی کورد هەمیشە وا بووە، هەمیشە وا بووە خەریکی یەکتر خواردن بووە. بەداخەوە ئەگەر هەمومان یەکگر باینە دوور لە ئیجتیماعی سیاسی بەهاتبین هەمومان بەیەکەوە ئامانزمان خزمەتکردنی خەڵکی خۆمان بە ئەوڕۆ چارەنووسمان ئەوانە ئەبوو. ئەوڕۆ ئەوەی کە دروستمان بەرز کردوتەوە دەوڵەتی کوردی بە دڵنیاییەوە دەوڵەتی کوردیمان هەبوو، ئێستا خاوەنی دەوڵەتی خۆمان بووین، بەڵام بەداخەوە ینی دروستمەکان لەگە واقعەکەی ناگونجێت.